ئەو حکوومەتی ئێمە بەڕاستی هیچ دڵخۆشیەک و هیچ مزگەنیەک و هیچ شتێکی نوێ تێدا نەبوو، هەر بەڕێکردنی کات و هەر دووبارەکردنەوەی سناریۆکانی ڕابردوو بە هێزی چارەچە مەدەنیەکاندا ئەمە هەستاوین بارچی خۆمان ئێمە هێزێکی بێچەچین بەڕاستی ئێمە هاتوونە لە خزمەت ئەو میلەتەی دابین کە هیچ کێشە و ئاژاوی لێ نەکەویتەوە، هاتوونە ئاویان دەنێن هیوادار مێزەکان شەژۆچیمە ئەوە خزمەتی براو کە سوکار و خوشک و ئەوەی کە خۆیان بکە هەموو کە سوکاری ئێمە ڕاست ناکە ئێستا ئەمە برین دەرێن هەموو کەسێک مەسەلە بۆ نمونە لێرانە خۆپیشاندانەکەین پشتگیریان لێ بکەین ئەوان بۆ ئێمە شار بۆ خۆیان نیە ڕاستی ئەوانیش دا مافیا و خەڵکەشی دەکەن. من تەنها دەمەوێت بە یەک ئاەتی قورئانی بەشداری بکەم خوا لە قورئاندا دەفەرمێ ئین الله لا یصلح عمل المفسدین واتە خوا هەرگیز چاکسازی ناکات لە کردەوەی گەندەڵکاراندا. ئێمە میلەتی پێویست ناکات چاوەڕوانی چاکسازیەکانی ئەوانە بکەین ئەوانە خۆیان بۆ فەساد و گەندەڵیەک لا کردوێتەوە یان ئەوەتە مەدەنیانە بەدەنگەکانمان دەتوانین کۆتایی بەم دەسەڵاتە بێنین ئەگەر جوای بێمەش نادەنەوە با چاوەڕوانی گوڕی و نعرەتەی گەنجەکانمان بکەن سپێنێ کە ڕەنگە بە ناخۆشی کۆتایی بەم دەسەڵاتە بێنن. یعنی بەردەوام خراپە بەسەر خراپە داهات بەردەوام یعنی ئەوانەی کە چاوەڕوانمان دەکرد باشتر بین هەر خراپتر بوون هەر خراپی بەسەر داهات بۆ یعنی چاوەڕێی چاکیان لێ ناکەین ئەوەی کە کردویانە بەڕاستی لە ئاس چاوەڕوانی ئێمەدانە بووە بۆ ئێمە دەمانەوێت بەڕاستی بە پاشەکەوت بە ناوی نەمێنێ.